ئیشەڵڵا پیر و خەڕۆ بین پێیەکەوە. ئیشەڵڵا ئیشەڵڵا. قوربانەکەم. بەڵام من شەرت و شوروتم هەیە. هەموو شەرتەکانە جێبەجێیەکەم بەس بڵێ ئەمرکە. حەزەکەم هەمووی وارە گوڵم ببێنیتەوە. هەرتۆ بەخوا باخەوانێکی لێ لە بۆرەوە یەک باخچەی هەیە هەمووی گوڵە. بۆ تێنم هەتا ڕۆژی کە تیای نامێنە بەرشەقمەیە. ئەیتر چی لێ بکەم؟ ئەجا حەزەکەم ڕۆمانسیبی. ڕۆمانسیە بم خەمن نەبێت. بەخوا نایڵم یەک منال لەم ماڵەیە بێ هەمووی وەکەمە ئوتێ لەوە. حەزەکەم ئۆپسێ شەیتانیش لە ماڵانەیەڵی دەریانکەی. نای ئەو بەچ دیتە؟ دەریانەکەی؟ ئەی چۆن؟ حەزیشەکەم ئێ؟ ئەی منی خۆشەوێ؟ بەقەدەر هەموو دنیا. ئێوە چۆن بزانم تۆ منی خۆشەوێ؟ ئێ بۆ ئیسپات دەکەم. چۆن جۆنی؟ بۆ ئیسپات دەکەم کە من تۆم خۆشەوێت. ئەزانی بەقەدەر چی؟ ئەی دانیشە ئەی دانیشە دەبەتێ من دانیشتۆم. ئەی ناکەی؟ داوای لەبوون نەکەم وەڵڵاهی مەمزای ڕۆژتی لەگەڵ جەماعەت. ئەی بە بۆ تۆ. نا زۆر احتیاتی یاخوا بەخێر بیت. کەواتە بە هەموو شتێکە ڕازی. ئەو قەلیوەی زۆر خۆشە. یاخوا پیرۆزی بێ. یاخوا بە قوربانە. بەخۆشی بێ. چاوەکەم. بەخۆش. سەلام. نابێت ئەو تا ئەخرێکی بۆ کوژ دەگەێنە؟ نابشتی وارۆدا کوشتیوان نابێت هەشتیوانە بەڵام ڕویە. جوان بۆ هیچ وەرناگرم مشکم جوان بۆ. کاکەجان ئەم جاران توی چی بێنێ مشتێ لە مێشکمە. چییە؟ هیچ پرسیام لێ مەکەن دوام بکەن و باوڕێ. بەکر ئەو خەڵەتە چی بوو تۆ کردێ؟ وڵایتر شتەکە بوو ئەویش خەتای من نەبوو ئاسیاجان بەخوا خەتای ئەو شتی برازاو بوو بلا. ئەوە ناوسکی کاکمی خواردووە ئێستا تو بەتەمای شوێنەوە بکەویتەوە شتە بۆ بکە؟ وڵایتە خۆ جاری وا هەیەڵێ عەقڵ بە گەورە بچووچینەوەتم بەشکم و عاقڵ بێت ئەم کچەی بۆ دۆزیمەوە. بەکر ئێمە چەند ساڵە من ماڵم لەگەڵ کردووی ئەم هەموو گوڵ و گوڵزار و ماڵ و حاڵە بخێتە بەردەستێکێکی کە ئاخر خەتای تۆشیتی ئاسیاجان ئەزاین چۆنە بە قوربان تۆ خۆ دەزانی من پیاوم و کاکە هیلاکم و کەیفم هەیە و حەزەکەم لە ماڵەکەی خۆما ڕاشێم و تۆزی ئیسراحەت بکەم. چی بکەم دەکات؟ تۆش ماڵێک گرتووە لێ هەر لە ماڵی عوسمان کەوتوی نایتە دەرێ کاکە. چی بکەم دەکاکیشم گوناحە گیری خواردۆ بەدەست ئەمانەوەڵم بە ژنێکی بۆ بێنم بووی بخۆیان ساکن من دانیشتمیش ئەوەنێ نەچم بۆ ئەوێ. بەخوا عوسمان تا ساحیبی ئەو مناڵانە بێ چاوی بەژن ناکەی باشە. ئەوە قاچە چیەتی تۆ؟ وەڵڵا هەردوو قاچم شکاوە مام شێرزاد هەردووشی بەس خەریکە باشە بێت. بەخوا خەریکە پەک دەکەی وەزنە باشیش کرد. وەڵڵا بەجددیتە. باشی. ئەی ئەوە کوا خونچەخان کوا بۆ دیار نامێنێ لە پەڕان؟ وەڵا خونچەجان بێتە هەت شوێنێ لەبەرەوەی عەمەلیە زۆر پاک و تەمیزە خونچە. ئەوە خەریکیە و پاکردنەوە و گسەگان و حاجەت شتنوانی ماڵەکەیە. خاتی خوا کوشتی وا چۆنە جاخۆ من بژێتە ماڵەکەشم دڵم ناویستانی پێ بکەم دەبانی کە کورە عیب بۆ خاتی خوا چۆن هێڵبیسکاو. خونچە ژیان خونچە هۆ خونچە. کاکە. وەرە باوکی من وەرە. هاتم. ماشەڵڵا لەو لار و لەنجەی. ماشەڵڵا دەوەرە لای منەوە دانیشە. بێدەنگ بە دانیشە. ئافرەتی مام شێرزاد چۆن بە قوربانی چاوم چیە لێمە دوو قسەی دوومان نییە هی ئایلەوی بابی کرد بەس ناکەم تۆ مەجال نایی. فەرموو چی وایە فەرموو ئەو من دانیشتم فەرموو چی پرسیارێکی مەسەلەن وا من حەزم لە نیسکێنە بوو تۆ بۆم لێنی ئەیزانی؟ بەڵێ زانم. نیسکێ نازانم. بەڵێ نیسکێ نازانم. وازە نیسکێنە بێنێ وا من حەزم لە یاپراخی سەڵخ بوو. بەڵێ یاپراخی سەڵقیش و گەڵامەیش ئەزانم من. باوکۆرە من چۆن لێ بخۆڵم بێتەوە؟ ئەزانی تۆ ئەڵڵا لەو کریوەیە. بێدەنگ بە. ئاخر دە تۆ سەیری کە ئێستا وا گەریمان من حەزم لە مەحەلەبیەک بۆ نییە سەروی مەحەلەبیە ناوەڕاستی کاسەرە و ژێرەوەی جەلیە تۆی زانی؟ نەوەڵاوەیان نازانم. وا گریمان من حەزم لە ڕەنی سوور و ماکسی سوورم بۆ لەبەرەکەی. بێدەنگ بە. ڕعی ناکەی تۆ؟ ئاخر من عایلیە بۆی کاکە تۆ باشە مەڕۆ دەرهەر لەبەر دەرگایە دەرزێکی دەرگاکەم کرد بە سەیرمان مەکەوتەوە. باشە. بەخوا دەچیتی و نایم. کوڕە حەدە چییە؟ باشە چی وتووە؟ جاوەڵات وا پێی لەبسەر دەنگمان دەرێنی. من خونچەم زۆر خۆشەوێ. لەوانەیە لە داهاتووە هەفتەی 5 ڕۆژش بێم ئالێرە سەری لێ بم. ئەجا بۆ یەکشت ناکەی. بەڵێ. هەی وەرە لێرە بۆ من نچمە ئوتێل بۆ خۆم. ئێ باشە قەیچێتە. مەقسەدم یعنی یاخوا بەخێری سەرچاو. مشکلە نییە ئەڕۆم من مشکلە نییە بەس گوێ بگرە. قسەی نەوعێ بکەی یا بە نەوعێ بجوڵەیتەوە پڕ پیشەکە دەکەمە. دوایی نەڵێ حاڵی ئەحسای دوایی نەڵێ مام شێرزاد عەسەبیە و چی. ئەو منە. باش. خونچە بێمە پێشەوە یایتە پێشەوە. برا ڕۆمزایی هەر خۆم گەڕم گرتووە. یاخوا بەخێرێت. بەخوا ئەو خەمە خۆشیەکەوانێ بە حەیاتی شتیوان نەبینی بێ.
بەس شتێکە لەوەم پێ ناخۆش نەکرد برای توێ ئەویشم برای منە بەجە برای تۆزێکرد نییە کاکا ئاخر نازانم کاکە لە کۆڵمان نابێتەوە نابووە ناوی عقل وایە ئەرێ ئەوە ڕاستەکە ئەم مەسەلەی فیشەک و میشەکە وەڵاهی کەوتی یەک سەڵی فیشەکەنێن بە ناوی دەمتەوە قەریب و ڕقمەتەوە ئای هینەکەیت دەمە پڕەکەی لە فیشەک وتی دەم پڕەکە لە فیشەک وای پڕێکی لە هین تو لەم ناوی ئەگەم دیقەتی ماڵەکەمان بێ هەموو دیوارەکان کونە فیشەکە هەمووی براکە و تەقانێتی ئەمام شێرزادە ئەنەبی احترامی لێ بگرمە خازبان عەلا شواربی بەڵێ 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 ئیترۆش کوێستا لە ماڵی خۆمانین گوڵشتەکانشم هەمووی ئاویاوە هەڕوومە ژوور و نانێک حازرەکەم و تۆش دوایی وەرە وا بەس ماڵی خۆمان خۆشە بڕۆ دانیشە جێ داخە بابێن ئیسراحەتێ بکەین بەخوا 2 مانگ ئیسراحەتم نەکرد دەمێکیشە پێم نەوتی باکێ چی دەبەلێ دازە دەی دەبڕۆ دەی ئەو نیشاتم وەی باکێ سلام علیکم عليكم السلام عليكم بواقد أنا من تاشيت كدوم من شوك أفنيرا والله راسي خالبك جالسة دیوارەکە هاتین جا لەبەرەوە ئەگەر عەزەدە کووراسە تۆ بەجێ مام بێڵێ من ئیشمە مەخاڵبە کرێ والله من الحاشا نامي هەر بشتان بینم سەرچاو فەرم خاڵبە إيشي شي تاني تۆ وەرە با دانیشی دوو قسە بکەیت دور شو من تاشيت كدوها عقل مشك ما نما وتيختال ناوم دومان غيوا باش کار خاڵبەکە جان دي سلام النبي دي بزام شي وهي خەزانی ئێمە زۆر گلیمان لە تۆ هەیە بو ئەی تۆ عیب ناکەی لەو مۆزوعی خونچای بەشی من تۆ خیانەت لێمە کرد كورو تو كري شوي نكبت مني نوشي شي آسيا بهمو دنيا نايا ئەخە دەخاڵە باکرزانجی پێ ناخۆنە شەفش مەکە تو یەکەم جاواو ناوت تو واز لەوە بێنە إيه ئێستا ئێمە هەرسێکمان خوا ئەگەر لێ پلیسمان بە خەتەیەکە تووشی کێشێکی زۆر گەورە بووین هيجي ئەبێ یارمەتیمان بێ يا أخي دبزانم شي بيم بلا باشە بۆ باسەکەی باشە إيه ئەڵێم شعرێکە بۆ بڵێم تۆ ئەڵەی مراوی من ئەڵەم قازم جان شێرە دەخ دەپڕ ناڵی تەواوی کەم تەواویکە ئەڵێم هەتا براکە و لێرە نیوەر بە نابێ نابێ لە کوڕی دیرگاکە و چاوی لێ چاوی لێ ویستم بڵێم یەک ڕجال یەکەم احترامم بگرێت بەس احترامم برۆلا من چیم پێوتی خۆیچم نەکردووە ئێ سوزانم ئاخە حەدە چییە مەسلەی کونکونی دیوارەکانتان چۆن وێرم شت بکەم سوزانم چونکە پێم وتووی دەمە پڕ فیشەکەکەم حرەکەیەکی نەوعێ قسەیەکی نەوعێ وا بۆ خۆنچە عوسمانە قاشان ئەوە لێرە خەریکی چیت کاکا ئەم ئەلمۆکێکی ئەمە دراوسێمانە جادار شریقەشم لێ ڕەفیقی کچەکەیە دراوسی چی وەڵڵا چەند جار هاتۆتە داوای من بەتەمام زەواجی لەگەڵاکە چی بەسەر ئێوانی ئاخە دەوانی خۆ من وام یعنی ئەرێ بلە من وام ئەرە وەڵا کچەکەم وام ئەوڵا دکتۆرە باسە نەکەیت وە نەیدی بەخوا هەرچیتان جاشی ماگەرێکن وەڵایەتە تیاچوم تقریبا وایە وانیە و شتەکە تیاچوومە تۆ وای دیاوانی والله ئیتن سوعبە دەکات شرقم لێ جاجاریە تویتر لەو بابەتانە ئێکی ناخۆ بەخوای واللهی ڕاست ناکە یاری بە هەستی ژنانەکە چۆتە داوای چەند ژنێکێکە وانە وایە هەسە کاکە باڕووی لەمانە بەعایلە شێتن هەستا عوسە شێت بەکرە شێت منانە لەخۆ شێتر جارێ بلە شێت قاڕەی ئاسیا لە هەمووتان شێترە ئەڕۆنە ڕۆن دەبابتان دانیشە چاوبەل دانیشە دانیشە قاچە ساخ بۆ بۆ ئەو باشە ئەمرتان نەمێنێ باشە بۆتان کرد ڕۆڵ ئاخر سەبەب بەخوا باوکە زۆر داوای لێبوردنەکەم لەگەر ڕێز و حرمەت بەوە ڕاستیەکەیە بەخوا تۆ هەتا گۆسا فریای چوون نێژن گەوتوویدا ها بەچم بەس وەڵای خێتان بنووسێ بۆ دکتۆرەتان بۆ هێنام و هەر دڵم بەمەوە وسێری ئەو نسیبە واللهی منیش لەمەوەدا پشتی مناڵەکان نەگرم ئەچمە پاڵ ئەوان هەتا ماوی نایەڵم ببی بە ساحێب ژن خدای تخوا گوناهتانەگە بەخوا نسیبەکەیە ئەینا بڕوا و قەناعەتە بێ خۆ من ئەوە لەبەر بەکرد تووشی مشکلە دەبێ ئینا ئەوە چیە من بیکەم لە خێزانی خۆم من هەر دڵم بۆ تۆ دیاوە بەس بۆ تۆ والله باوکە نەیبینی والله لەمەوە دوا ئەبێ ببم بە کابوسی خەونەکانت هەر بڕۆی بۆ داوای ژن من بێم تێکی بەم
ئەمە چیەم ئایلەیە شێت و شبر بەخوا منیشتان شێشت و شبر کرد بە خۆتانەوە دانیشە لە شوێنی خۆ دوای من نەکەوی جارێکی تر. شعرێکە بۆ بڵێم دکتۆرە من نەکبەتێک هەبوو کە من دێترسا ئەزانی چی جۆ بگرە کا عوسمان هیچ خەفەتی بێمە خۆ بە قورعان هەموو شتە لە پیاوە قەو بێ وعد بێ مژنە بۆیە کاکە گیان چۆن خەفەتی پێ ناخۆ ڕۆحەکەم ئەوە بە لەحزەیە من دوو ژنم ڕۆی دوو دەستگیران کاکە تۆ ناتێ مژنە بۆ بێنم بەرە وەڵڵا تۆ بۆ بۆێنی هە من چیم لێرە نەمامم خۆم بۆ هێنم خۆم تۆ زانی من چی ئەم خۆم بۆ تێنم وعد بێ توی من بڵێ گورتم کوڕی سەگە مە ئێوە هەسەن کوڕ حامرتان بێ یەکەم بەر